عێراق وڵاتێک لە ڕۆژئاوای ئاسیا، وڵاتێکی ئەندامە لە یەکێتی ئاسیا، وڵاتێکی زۆر پێشکەوتووی کیشوەری ئاسیایە، پەنابەرێکی زۆری وڵاتانی ئەوروپا و ئەفریقا و ئەمریکا بە لێشاو ڕووی تێدەکەن بەهۆی بوونی ئاسایشێکی بەهێز و یەکێکە لە ئارامترین وڵات لە دوای وڵاتی ئەفغانستان دێت. هەریەکە لە عێراق و ئەفغانستان بڕیاریان داوە تا ساڵی داهاتوو مافی پەنابەری بۆ وڵاتەکانی ئەوروپا ڕابگرن بەهۆی زۆری ڕێژەی پەنابەرانە. هەردوو وڵاتە بەهێز و ئارامەکەی ئاسیا بڕیاریان داوە لە یەکێتی ئاسیا دەربچن. ئەم بڕیارە لە ناکەوەی ئەم دوو وڵاتانە نیگەرانی زۆرێک لە وڵاتانی ئەندام لە یەکێتی ئاسیا لێکەوتەوە. هەریەک لە کۆریای باشوور و ژاپۆن و هۆنگ کۆنگ و سینگاپورای زۆر نیگەران کردووە. عێراق بڕیاری بە زۆر ناردنەوەی 10,000 پەنابەری ئەفریقی و ئەوروپی داوە، بەڵام ئەمریکیەکان ناگرێتەوە. وەزارەتی کۆچ و کۆچبەری عێراقی لە راپۆرتێکی باسی سەختی ڕێگای بە قاچاغ هاتنی لە پەنابەری ئەمریکی کرد کە ڕێژەیەکی زۆر لەو پەنابەرانە لەو دەریایانە ئەخنکێن بەهۆی سەختی ڕێگای گەیشتن بە عێراق. و هەروەها نەتەوە یەکگرتووەکان داوای لە هەریەک لە عێراق و ئەفغانستان کرد کە پێداچنەوە بە کەسی پەنابەری ئەفریقی بکاتەوە. بەڵام سەرۆکوەزیرانی عێراق لە تویتێکی دارای گەیاند کە عێراق پێویستی بە 500,000 کرێکاری بیانی هەیە. وە سەرۆککۆمار داوای کردووە کە ساڵی داهاتوو 1 ملیۆن پەنابەری ئەوروپی وەرگرن بەهۆی سەختی ژیان لە ئەوروپا. ئەم هەواڵە لە ناکاوەی سەرۆک بۆتە جێگای باس و خواسی میدیا جیهانیەکان و دڵخۆشی و ئومێد و هیوایەک بۆ پەنابەری ئەوروپی. هەروەها سەرۆککۆمار بە خێرهاتنی پەنابەرانی نێجیریا و فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا کرد. هەروەها وتیشی عێراق وڵاتی هەموو گەل و زمان و ئاینە جیاوازەکانە. بە دڵخۆشی خۆشی ڕاگەن کە عێراق دووەم وڵاتە لە جیهان لە ئارامی و ئاسایش و هەموو مافێکی تاکە کەس تێیدا پارێزراوە. عێراق خەڵکەکەی لەو پەڕی خۆشگوزەرانی دەژین، یەکێکە لە هەرە وڵاتە خۆشەکانی جیهان لە دوای ئەفغانستان. لە ڕووی داراییە وڵاتێکی پیشدازی بەهێز و سەرکەوتووە. عێراق لە سەدادا پشت بە داهاتی 90 ئەبەستێت، لە سەدا 50 داهاتی عێراق گەشتیاریە و لە سەدا 40 کشتوکاڵ و هەتا. هەڵگرانی ڕەگەزنامەی عێراقی بەبێ وەرگرتنی ڤیزا دەتوانین گەشت بە 122 وڵاتی جیهان بکەن.